ڕێز و حورمەتی ئەو خەڵقە بۆ هونەرمەندانەوە سەروەتێکی گەورەیە بەڕاستی من ئەمە بە سەروەتێکی گەورەیە زانم. بەیانی ئەمڕۆ هونەرمەند کاوە جوتیار لە شاری سلێمانی بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستداوە لە نەخۆشخانە. لێسەدا لە سەقبرانی گردی سێوان تەرمەکەی بە خاک دەستپێدرێ و بە بەشداری خزمان و هونەرمەندان لێرە کە چەندین کەس لێرەیە. کاک ئەحمەد سڵاو لێبێت بۆ ئەم کۆچی دوایی هونەرمەند کاکاوە چ پەیامێکتان هەیە؟ وەڵای تر بەداخەوە بۆ کاکاوە هونەرمەندێکی باش بوو، دەستکی گەورە بوو، بەڕاستی شوێنی پڕ نابێتەوە، ئیتر مردنیش برا گەورەیە. کاکاوەش تۆزێ نەخۆش بوو لە مەخیرەیە، ئیتر ڕۆشتەوە بۆ لای خوای گەورە. نەخۆشەکەی چی بوو؟ وڵای پێم وابێ نەخۆشی سی بوو، شتێکی وا بوو نەخۆشیەکە. هونەرمەند بەو شێوە ڕێزی لێ ژیریا کە خزمەتی بە هونەر و بە کورد کرد. بەڵێ زۆر باش بوو، سەردانی زۆرە کرا، هەری لە قەسخانە لە ماڵەوە سەردانی زۆرە کرا، زۆر باش. پێشنیاری جەنابەت چییە؟ چۆن تەقدیری هونەرمەندان بگیرێت؟ وڵا لەخوا بەزێ بێت تەقدیرمان گیراوە، تۆ تەقدیر تەنها هەریێشت نییە، ڕێز و حورمەتی ئەو خەڵقە بۆ هونەرمەندانەوە سەروەتێکی گەورەیە بەڕاستی من ئەمە بە سەروەتێکی گەورەیە زانم، حورمەتی ئەو خەڵقە بەرامبەر هونەرمەند. یادەوەریەکە هەیە لەگەڵا کۆتا جارکەی قسە و لەگەڵا کرد؟ وەڵاهی کۆتی یادەوەری من کاتی خۆی ساڵی 1970 بە یەکەوە کلیلی مێژومان کرد فستیڤاڵ بوو، هەروڵا یادەوەری زۆرە بەدەم دقەیە نەوەخوا. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک بەکرگە فەرموویتە ئێرە بۆ کۆچی دوایی هونەرمەند کاوە جوتیار چ پەیامێکتان هەیە وەکو هونەرمەندان؟ وڵای جێداخە بۆ لە دەزانی هونەرمەندێکی وا بە ئەزمون و هەروەها کەسێکی خۆشەویستی ناو هاوڕێکانی و بینەرەکانی لە دەستدانی هونەرمەندانە وایە کە جێگایان پڕ نابێتەوە. جارێکیکەم هونەرمەندانە دروست نابنەوە، بێگومان کاکاوە هەروەکو مامۆستایەشی ئێمە لەبەرەوەی کەسێکی ئەکادمی بوو، هەمیشە لە خزمەتی خەڵکو و پێگەیاندنی هونەرمەندی چاکاو. چەند هونەرمەندێکی کەمە بینم لێرە، چەند کەسێکی کەمە بینم بۆ بەڕێکردنی تەرمی. ئایا شایەن بەمە بوو؟ وڵای خۆی ڕەنگە بڵم سروفیەوەی کە ڕەمەزانە و خەڵک زۆربەی نێزانی بێ، ئیتر خۆمردنیش لەسەر کەس ناوەستێ. ئەو کەسێک کە هاتووە بۆ ئێرە هەمووی خەمخۆرێتی، هەمووی هاوڕێیەتی، ڕەنگە گەر نوخبێکی کەمیش بێت تەقدیری خۆی گیراوە، ینی کەسێک نییە کە سەرمایەکی زۆری هەبوو بێ، کەسێک نییە کە دەسەڵاتێکی هەبوو بێ. هونەرمەندیش بەڕاستی نەک ئەم زۆربەی هونەرمەندەکانن نوخبێک و کۆمەڵە خەڵکە خۆشەویستی لێ کۆ بنەوە بەداخەوە بووانە بێت. کۆتایە دەوەری و چی بوو لەگەڵێ کەی قسە و لەگەڵا کرد؟ وڵاهی بەداخۆ لەبەرەوەی ماوەیەکی زۆر بوو نەخۆش بوو. من ئەم ماوەی ئەخیر کە زانیم نەخۆشەکەی تۆزێ بەرەو خەرابوون چوو، بێگومان کە خۆ نەیەتوانێت قسە بکاو شتێ، پێشووتر ڕەنگە بڵم ماوەیەکی زۆرە نەمبینی و. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە ساتی بە خاکسپاردنی تەرمی هونەرمەند کاوە جوتیارە کە بەیانی ئەمڕۆ لە شاری سلێمانی بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا، کە ئەوەی کە هەیە لێسەدا هونەرمەندان لێرن بۆ ئەوەی کە دواماڵ ئاوایی لە هاوڕێکەیان بکەن کە بەیانی ئەمڕۆ دووشەممە ئەکتەری کورد کاوە جوتیار دوای تێکچوونی دۆخی تەندروستی و مانەوەی بۆ مای مانجێ لە نەخۆشخانە کۆچی دوای کردووە کاوە جوتیار لە مای کاری هونەریدا کە خزمەتی بە هونەری کوردی کردووە و یەشێک بووە لە ئەکتەرە دیارەکانی درامای گەردەلوول کە لەگەڵ هونەرمەند مای حەسەندا زۆرترین بەریەکەوتنی هەبووە کە ئەو لێرە محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیب پێغەمبەر و پێشەوان بووە، هەرچی ئەو فەرموو بێتی یاسای خوا بووە و فەرمایشتی خوا بووە. هەروەها لێی دەپرسێ ئەی دینەکە چی بوو؟ ئەگەر وەک کاکاوا بوو بێ ئەڵێ ئین الدینە عند الله الئیسلام، دینەکەی دینی پیرۆزی. بەڵێ لێسەدا هونەرمەندان و کەسوکاری هونەرمەند کاوە جوتیار لێرن بۆ ئەوەی کە دۆماڵ ئەوەی لە هاوڕێکەیان بکەن کە بەیانی ئەمڕۆ لە نەخۆشخانە بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا و لێسەدا هونەرمەندان و کەسوکاری لێرن لە گردی سێریوان بە خاچی ئەسپان.